دواتر ئێنە سەر دیزاینیشن of angular momentum status هەڵەسین بە ناولێنانی ستیتەکانی angular momentum. It is customary to specify electron angular momentum status by a letter. بۆ ئاسانکاری هەڵەسین بەچی بە تەحدیدکردنی ستیتەکانی ئەنگولەر مۆمنتەم بۆ ئەلەکترۆنێک بە لێتەرێک بە وشە بە حرفێک دەریان ئەبرنواتە هەر ستیتێکی ئەنگولەر مۆمنتەم لە ڕێگەی پیتێکەوە چی ئەەکەین ناو لێ ئەنین بۆ نمونە کاتێک ئەڵین ئێس مەبەستمانە کات ئێڵەکەمان سفر بێ کاتێ ئێڵمان سفر بێ ئۆربیتاڵی چیمانەیە ئۆربیتاڵی ئێسمانەیە کاتێک ئێڵمان وسایبێ بە یەک ناولێنانەکەمان ئەڵێن چی ئەڵێن ئۆربیتاڵی پیمانەیە و هەروەها. According to the following scheme وەکو لەم جەدوەلەشە ئەیبینین ئەمە ئەنگولەر مۆمنتەم ئەمە ستیتەکانی ئەنگولەر مۆمنتەمە وەکو ئەیبین کاتێ ئێڵمان سفر بێ لە بەرامبەریا بەچی دەستنیشانی ئەەکەین بە ئێس دەستنیشانی ئەەکەین کاتێک ئێڵەکەمان یەک بێ دەستنیشانکردنەکەمان بە پیە ئەو لێتەری کە بۆمان داناوە بۆ ئەوی پێی بناسینەوە بە پی ئەیناسینەوە کاتێک دوومان هەبێ بە دی کاتێک سێمان هەبێ ئێڵمان سێ بێ بە ئف کاتێ ئێڵمان چوار بێ بە جی کاتێ ئێڵمان پێنجە بە ئێچ کاتێ ئێڵمان شەش بێ بە ئای کاتە هەموو ئەمانە تەسمیە و ناولێنان بۆ ئەوەی بە ئاسانی ئێم بتوانین ستیتەکان ناو لێ بنێن و بیان ناسینەوە و تیبڵی شەش بۆ دوو ئەتۆمیک ئەلەکترۆن ستیتس بە گوێرەی ئێن کاتێ ئێن یەکە ئێمە تەنها وەن ئێسمانەیە کاتێ ئێن دووەم دوو ئێس و دوو پیمانەیە و ئەوانی تریشە تا ئێنیش بێ بە شەش ناولێنانەکانمان کردووە. The combination of the total quantum number with the letter that represents its orbital quantum number provides a convenient and widely used notation for the atomic electron status. کەواتە یەکگرتنی total quantum number n لەگەڵ ئەو لێتەرەی کەوا چیمان کرد ئەو لێتەرەی کەوا orbital quantum number مان پێ دەربڕی واتە s و p و d و ئەوانە چیمان ئەیاتێ provides a کۆنتەریقەیەکی ئاسانمان پێ ئەیا بۆ ئەوەی چی بکەین بۆی بە ئاسانی زانیاریمان هەبێ لەسەر ستیتاتی ئەلەکترۆن زانیاریمان هەبێ فکرەمان هەبێ لەسەر ستیتاتی ئەلەکترۆن یعنی چی ستیتاتی ئەلەکترۆن بۆ نمونە in this notation لەم فکرەیە a state in which کاتێک ئێنمان یوسایی بێ بە دوو ئێڵمان یوسایی بە سوور یەکسەر ئێمە ئەزانین دیسکریپشنەکە یاخود دیستریبیوشنەکە چۆنە مەبەستمان پێی تو ئێسە ئەم دووەی ئەوەڵ مەبەستمان پرینسپل کوانتەم نەمبەرەکەیە و کاتێ ئەڵین ئێڵمان سفرە کەواتە چیمانەیە ئۆربیتاڵی ئێسمانەیە بێ. For example نمونەیەکی ئەنفۆ in which ئێن یوسایی بێ بە چوار یاتە پرینسپل کوانتەم نەمبەرەکەمان چوار بێ ئێڵمان یوسایی بێ بە دوو is a 4D state مەبەستمان پێی ستیتی چیە چواردیە چوارەکە ئاماژەیە بۆ پرینسپل کوانتەم نەمبەر دیەکە ئاماژەیە بۆ ئەوەی کەوا ئێڵەکەمان یوسایی بێ بە دوو کە لە تیبڵی سەرەوە زۆر بە ئاسانی زۆر بە وازەحی ئێمە دەستنیشانمان کردو کاتێ ئێڵمان دوو بێ ئۆربیتاڵەکەمان لێ ناو لێناوە دی کەواتە چواردی مەبەستمانە پرینسپل کوانتەم نەمبەرمان چوارە و هەروەها ئۆربیتاڵەکەشمان چی ئۆربیتاڵی دیەکە ئێڵەکەی ئەکاتە دوو. تیبڵی شەش بۆ تو gives the designation of electron state in an atom through n یوسایی بێ بە شەش ئێڵ یوسایی بێ بە پێنج ئەم تیبڵی سەرەوەکەوە ئەیبینن ناولێنانەکانە بۆمان کاتێ هەتاوەکو n یوسایی بێ بە شەش و ئێڵەکەشمان ئەو کاتە یوسایی بەچی بە پێنج. ئەینە سەر سێکشنی شەش بۆ شەش magnetic quantum number quantization of angular momentum direction ئینە سەر بە بەڕکردنی اتجاهی angular momentum. The orbital quantum number L determines the magnitude of L of the electron's angular momentum. کەواتە orbital quantum number چی بۆ دیاری کردین تەنها قیمەتی ئەلەکترۆن ئەنگولەر مۆمنتەمی بۆ دیاری کردین بەڵام however angular momentum like linear momentum is a vector quantity بەڵام ئێمە ئەزانین ئەنگولەر مۆمنتەم هەروەکو چۆن linear momentumمان هەیە کەمیەکە اتجاهی هەیە کەواتە and to describe it completely means that it is direction be specified as well as it is magnitude کاتە بۆ ئێمە بتوانین دیسکریپشنێکی تەواوی ئەنگولەر مۆمنتەم بکەین پێویستە سەرڕای ئەوەی کەوا قیمەتەکەمان زانی ئەبێ چی بکەین ئەبێ ئاراستەکەشی بزانین.
The vector L, we recall, is perpendicular to the plane in which the rotational motion takes place, and its sense is given by the right hand rule. كواتا إما أزانين كإل فيكتورا وقيمتكي بيبنديكولار لسر أو بليني كوا إلكترون حركي لي إكا أجر حركي إلكترون كلي إكس واي بلا بليني إكس واي بكواتا يلا كمان قيمتكي بيبنديكولاري أبي لسر أراستي سورانوي إلكترون كأن it is sense is given by the right hand وأمش شون أتوين دربرين أتوين بياساي دستي راست أجر بنجكاني دستي راست من أراستي سورانوي إلكترون كان بأوا بنجي جورمان تبي أراستي أنجولر مومنتم كأبيت وكل وينك ديارة. What possible significance can a direction in space have for the hydrogen atom? أم اتجاهي سبيسا جرينجي تشيا بوغر دي هيدروجين. The answer becomes clear when we reflect that an electron revolving about a nucleus is a minute current loop and has a magnetic field like that of a magnetic dipole. كواتا جوابك كمان زور نو اشكرايا واتا جرينجي ام سبيس كوانتايزيشن تشي بوغر دي هيدروجين اما الين جوابك كمان زور نو اشكرايا كاتك اما الكترون بدوري ناوكا اصلوريتوا وكو لكرن لوبيك مان هبه كرن لوبيك مان او الكترون تشي دروزكا ماغنتيك فيلد دروزكا كرنتك بنا لوبيكا الصورتوا بدوري خويا ماغنتيك فيلد دروزكا بهمان جو كاتك الكترون بدوري ناوكا الصورتوا وكو او كرن لوبا تشي اكا ماغنتيك فيلد كي ابي هر وكو تشي وكو ماغنتيك دايبول تان لمرحله كا خوين دو ماغنتيك دايبول مان هبه. Hence, an atomic electron that possesses angular momentum interacted with an external magnetic field. كواتا ام او الكتروني كوا هالجري انجولار مومنتما تشي اكا انتراكشن اكا كاليج اكا لقل external magnetic field واتا جرهاتو اما اتوما مان لناو فيلديكي مغناطيسي خارجيه دانا او كاتا انتراكشن لنيوان تشي ابي لنيوان انجولار مومنتمي الكترونكا وهروها external magnetic field كابي. The magnetic quantum number ml specifies the direction of L by determining the component of L in the field direction. أو كاتا quantum number magnetic quantum number ml كي من بو تحديدك direction L من بو تحديدك بديار كردني أو componentي كوا لقل direction field خارجية كايا. This phenomenon is often referred to as space quantization. ديار P أو 3 P أو 3 space quantization. If we let the magnetic field direction be parallel to the z-axis اگر هاتو او external magnetic field لي كوا داما نلسر اتومكا اراستكي باراستي زيت بو the component of L in this direction كاتا او كاتا component L چی معنی به مادام perpendicularly داما ناوا كاتا L z اكاتا ML H بار اما space quantization كيا اي ML چ قيمتي ورقري ام ازان ML قيمتي زائد ناقص L ورقري بصفتي شو كاتا the possible values of ML for a given value of L range from plus L through 0 to minus L so that the number of possible orientation of the angular momentum vector in the magnetic field is 2L plus 1 كاتبو ابزاين چند قيمتي L زت من ابي لرقيتي ولا رقيت 2L plus 1 نوا اتوين دسماكي بو نمونا كاتي L من صفرة L من صفرة كواتا دو جاراني صفر زائد يك كواتا يك قيمتي L زت معناها قيمتكش شنا قيمتكش يكا وين L يساوي بدو بيك كاتا L من يساوي بيك كواتا دو L زائد يك اكاتا تشي اكاتا سي كواتا سي قيمتي L زت معناها بانش قيمتا كان ببي معادلة بيستدو ششبو بيستدو قيمة معناها H بار صفر وناقصا H بار اي كاتا L من يساوي بدو كاتي ال ماني سايبه بدو او كاتي ال سيتا كمان چ قيمتك ورقري 5 قيمه ورقري چونكه تو دو جاران دو اكاتا 4 زائدا 1 اكاتا 5 كاتا 5 قيمه ورقري 5 قيمتك دو اتش بار صفر ناقص اتش بار ناقص 2 اتش بار وهروها بردوام ابين لقل قراني الا قيمتي ال سيتا كمان اقوريت كواتا لم وينه واتوانين او ببينين كاما چند قيمتي ال زت مان هي قيمتي ال زت كان احتمال لسر قيمتي ام ال لك ام اللي ركاتي ال مان يساوي بدو
كواتب بي ياساي دو ال بلس 1 قيمتي ام ال مان دبيت كاتي ال مان دو بيت دو جاران دو اكاتا 4 زائدا 1 اكاتا 5 كواتب 5 قيمتي ام ال مان دبيت كاتي 5 قيمتي ال ام ال مان هبي اي چن قيمتي ال زت مان دبيت چونك ببي معادله 6 بو بيشت دو ال زت is equal to m ال h بار كات اگر 5 قيمتي ام ال بيت بهمان جور 5 قيمتي ال زتش مان دبيت كات the space quantization of the orbital angular momentum of the hydrogen atom is shown in figure 6.4 كات space quantization angular orbital angular momentum بوغردي لي هيدروجين كاتي ال كم يساوي بدو لو يعني 6.4 نشان مان داوا an atom with a certain value of ml will assume the corresponding orientation of its angular momentum relative to an external magnetic field if it finds itself in such a field كاتا اگر اتوميك مان هبه قيمتي كي دياري كراوي ml هبيت لبرانبرا ببي ml كا اوندا قيمته دايركشني جیاوازی ئەنگولەر مۆمنتەمی ئێڵزێتمان ئەبێ کە پێویستە بکیەوە بەو ئەکستێرنال مەگنەتیک فیلدەی کەوا ئەتۆمەکە لەناو مەگنەتیک فیلدەکە دانراوە یاخود خۆی بینیوەتەوە. We note that ئەبێ ملاحەزەی ئەوە بکەین L can never be aligned exactly parallel or anti-parallel to B. کاتە بە هیچ جۆرێک ئەم ئێڵەمان پارالل و ئەنتی پاراللی بی نابێ واتە ئەکستێرنال فیلدەکە نابێت هۆکارەکەی چییە کە پارالل و ئەنتی پارالل نابێت بە هیچ جۆرێک هۆکارەکەی ئەوەیە ئێڵزێت هەمیشە قیمەتەکەی بچووکترە لە تۆتەڵ ئەنگولەر مۆمنتە قیمەتی ئێڵزێت قیمەتی یەک کۆمپۆننتی ئەنگولەر مۆمنتەم کە بە ئێڵزێت دیاریمان کردبوو قیمەتەکەی هەمیشە کەمترە لە قیمەتی تۆتەڵ ئەنگولەر مۆمنتەم کە بە معادلە دەرمان بڕی لە کوانتایزیشنکردنی ئەنگولەر مۆمنتەمەوە ئێڵی کەپیتاڵ کردی ڕێگی LL plus 1 جارانی h bar of the total angular momentum ئەمە هۆکارەکەیەتی. پاشان ئینە سەر چی پاشان ئینە سەر the uncertainty principle and space quantization. Why is only one component of L quantized؟ ئێستا با بزانین بۆچی تەنها و تەنها ئەتوانین یەک کۆمپۆننتی ئەنگولەر مۆمنتەم کوانتایزکەین. هۆکارەکەی چییە؟ یعنی ئێمە ئەگەر LX و LY و LZمان بۆچی ئەتوانین تەنها یەک کۆمپۆننت لەوانە quantized. The answer is related to the fact that L can never be pointed in any specific direction, but instead is somewhere on a cone in space such that its projection is ml h bar. وەڵامی پرسیارەکەمان کە بۆچی تەنها و تەنها یەک کۆمپۆننتی ئەنگولەر مۆمنتەم ئەتوان کوانتایزکەم جوابەکەی ئەوە پەیوەندی بەوە هەیە کەوا L قەت بە یەک ئاڕاستە نابێت یعنی تەحدید نابێت بە یەک دەڕەسە بەڵکو بە شێوەی کۆن ئەبێ بە شێوەی مەخروط ئەبێ لە سپەیسە و پرۆجێکشنی ئەوە ئێستا مەگەر لە وێنەی دوای ئەو سلایدە ئەیبینین لە وێنەی بیە تەماشاکەن ئەگەر بە ئاڕاستی LZ بوو بزڵەبت LZ نییە بەڵکو لای ڕاستی LZمان هەیە لای چەپی LZمان هەیە پرۆجێکشنەکەی ئەبێتە کوێ ئەبێتە LZ کە قیمەتەکەی کاتە ML h bar where this is not so ئەگەر وانە بوو چی the uncertainty principle would be violated ئەو کاتە uncertainty principle ئیشی خۆی ناکە ئەو کاتە ئەگەر وانە بوو uncertainty principle چی ئۆکێ انحراف ئەکات. if L were fixed in space ئەگەر هاتو L مان فیکس کرد ئێستا لە سپیس ئەوتمان تەنها بە یەک ئاڕاستە بوو so that LX و LY و LZ had definite value ئەو کاتە LX و LY و LZ ئەکەمان قیمەتێکی دیاریکراویان هەبێ کاتە the electron would be confined to a definite plane ئەو کاتە کە ئەمانە قیمەتی دیاریکراویان هەبێ ئەو کاتە ئەلکترۆن ئەتوانین لە پلینێکی دیاریکراوە کۆنفاین بێت ئەلکترۆنەکەمان یعنی حجزیکەین لە پلینێکی دیاریکراوە for instance بۆ ئەمە بەستەش if L were in the Z direction ئەگەر هاتو ئێڵەکەمان بە ئاڕاستەی Z direction بوو the electron would have to be in the XY plane at all times ئەگەر هاتو ئێڵمان بە ئاڕاستەی Z بوو ئەو کاتە هەمیشە ئەلکترۆنەکەمان لە پلینی چی ئەبێت لە پلینی XY ئەبێت لە هەموو کاتێکە تا هەموو کاتێک ئەلکترۆنەکەمان حرەکەی لە XY دەبێت. This can occur only if the electron's momentum component in the Z direction is infinitely uncertain. ئەگەر واش بوو ئەو کاتە چی ڕوئەدا ئەوە ڕوئەدا کە کۆمپۆننتی لینێر مۆمنتەمی ئەلکترۆن پیزێتمان مادام ئێڵزێتەکە
بالطواوتي ديالي كلا كاتا بيزات من برا كيورا برا مالاني هيا which of course is impossible if it is thought to be part of a hydrogen أمش رقا بيدراوني أمش معقول نية أجر هات لبروي بشكل لقردي لي هيدروجين كاتا أم شتر رقا بيدراو نية however لقا لواش since in reality only one component LZ of L together with its magnitude have the finite value ولقل أوشا تنها يك كومبوننت سي بون مون يك كومبوننت LZ تحديد مان كردوها لقل إلا قيمتي تحديد كراويان دبيت وهروها absolute value L هميشه قورتر ال absolute value LZ شوكا L توتالا همو يتي بلام LZ تنها يك كومبوننت بويا absolute value L هميشه قورتر ل absolute value يك كومبوننت LZ the electron is not limited to a single planet كوتا electron لبلين ليك بلينا تحديد ناكري thus there is a built-in uncertainty in the electron's z coordinate أو كاتا كتحديد نبو ليك بلينا إما ل z coordinate uncertainty زور مدمج منها يعني بيكو جريدراو مجموعيك چی ما نبيت uncertainty man دبيت the direction of L is not fixed كاتا direction L بالطواوي fix ناكري ليك direction لو في جري شش بوشش أنسو the average value of Lx and Ly are zero average value Lx و Ly تماشاك كحركة كإلكترون لبليني X و بشي موجب معناه بشي سالبيش معناه أو أنا يكتر كانسل لكن هروا لوايشة بشي موجب معناه بشي سالب معناه أو أنا يكتر كانسل لكن تنهاتي أمينتو تنها LZ أمينتو كقيمتك دياري كراوي هي وقيمة دياري كراوكي LZش تماشا أكينوك معادلش شبه بيستدو أكاتا ML H بار إسلام دو فيجروك أماشا ما بكل لأي وأجر تماشا كين أجر هاتو إلمان فيكس بيه بأراستي زيت تماشا كين دلتا زيت من صفر به كدلتا زيت كاتا uncertainty principle معناها لوياتي ليدي واللبيا أجر لبيا شوي كونيكالي أبي شوي كوني دبي واتا شوي مخروطي دبي بأراستي إلزت نيا بأراستي زيت نيا يلا كمان بلكو للاي راستو إلمان هي للاي تشبي زيتي شوا أي بروجيكشنكي أكاتا إل زيت أما يان طاو تروكو أبينين وهروا أنسرتينت مان ليرا دلتا زيت أبيو زور معقولة بيلت أباكا ليرا بأسانية توين ببينين وهروا هاويني أخير ما شش بو شش مان the angular momentum vector precis constantly about the zx اگر تماشاكين هیچ کم لكومبين اما كاتك المان دوبه كاتا ام المان 5 قيمة ورقرد ك ام المان 5 قيمة ورقرد كاتا ال زيتش مان اعتمادا لسر ام ال 5 قيمة ورقرد قيمة كان كامانا اگر تماشاكين كاتا المان دو يك صفر ناقص يك وناقص دو اما قيمتي ال هيج كام لو انا اگر تماشاكي تلبا كان هیچ کام لەوانە بە ئاراستی LZ نییە بەڵکو هەموو ئەوانە گۆشەیان دروست کردووە لەگەڵ LZ هەر یەکە لەوانە گۆشەیەکیان دروست کردووە لەگەڵ چیا لەگەڵ LZ ئەمە بابەت بێ بۆ ئەم حاضرێ ئینشاءالله لە ڕێگەی ئۆنلاینەوە لە ڕۆژی پێنجشەممە هەر پرسیارێکتان هەبوو بیخوێنەوە گوێ لێ بگرن جوان هەر پرسیارێکتان هەبوو لای خۆتان بینووسن و لەوێ ئەتوانم بە شێوەیەکی ڕاستەخۆ جوابتان بەمەوە و ئەمە کۆتایی محاضرەی دووەممان بوو خواتان لەگەڵ بەنیازی دیدار ئینشاءالله